ئەو هەنارە کە پاییز دێت جوان کە پێگەیشت بە دارۆ لێ ئەەکەینەوە ئەجا هەمووی کۆکەنەوە لە شوێنێک دادن شوێنێکی پاکوتەمیز لەگەڵ چەند ئافرەتێک تەش دادنێن سوزگی دادنێن بەدارەوە جوان دای دەکوتینە ناو تەشتەکە ئەجا ئیکەینە ناو گوشەوە زەلامەکان بە پێی دەیشێنن ئاوەکەی دەکردن دەیکەنە ناو مەنجەڵێکی گەورەوە ئەجا بە ئاگر دەیکوڵێنین دوو-سێ جار ئەیکەنەوە سەر هەتا جوان بکوڵێت یعنی مەنجەڵێک ئەگەر خەستی بکەیتەوە بە شەو ڕۆژێک ئەنجا تاوا درێت هەنارەکەی وەنیە؟ بەڵێ چۆن گرتیتانە هەراوە بەچی پێم باش بە گونی بە گونیاوە بە پۆتیرەوە چکە ناوی کۆلیتەوە ئەوە دەرەکەی ئەسەوە خەسیەکەینەوە باگر وەڵات ڕۆژێگە باش داری زۆرتانەوێت داری گەورە گەورە ئێستا شش دەبێت تێکن دوای شی تێکن اینجا دەبێت دەرەچێت ئەوە هەمووی نییە سێ دەبێت لێ دەرناچێت یعنی بۆ فرۆشتن کاتێ پێگا هەنارەکەی بە بەرهەمێن ئاوەکەی ئەگرین و پاڵافتەیەکەن و بە یارمەتی خزم و کەس و کارمان یارمەتیمانەدەن و ئەیکەن بەڕ بە هەنار هەموو شتێ بەکاریە بۆ ناو یاپراغ سرکەکەی بۆ ناو زەڵاتە بۆ نەخۆشی زۆر ئیستیفادە هەیە زۆر سوودی لێ بینی تشە و بەڵێ وبارز لوام
ئەری باوە نەکەم ئەو پاڵی هانە ودوتە ژەرەژان ئەری باوە نەکەم ڕۆمەڵ خەزانە جەنان گادیان قەتا ڕێکەڵڕم جەرەی سڵەم ناو ئەری باوە نەکەم وش نیشتەن سەرچەوە جۆرەکانی هەنار ساڵەخانیە، لاڕەشەیە، نێخۆشە، شیرینەیە، مەلەسیە، هەنار جۆری زۆرە کاراویە، بەڵام لە هەمویان چاکتر هەناری ساڵەخانیە و لە بازاڕی هەناری ساڵەخانی لە هەموو هەنارەکانی تر مەرغوبترە. بەڵێ ئەمە دووەم ساڵێتی بەڵام یەکەم ساڵ ئێمە بەشداریەکەین لە فستیڤاڵی هەنارە لە سنووری پارێزگای هەڵەبجە. والله جارێ تا ئێستا تۆ هیچدار نییە فعلەن، بەڵام ئەمساڵ لەوە چێ مەسەلە قەیران دەبووە جارێ هیچدار نییە، بەڵام هەنار شتێکە لە یەک کاتا پێگات زەرری زۆرە بۆ جوتیارەکان. ئەگەر شوێنێکە بێ وەکو ساردخانەیەک دەوڵەت بتوانێت ساردخانەیەک دروستکە لەبەرەوەی هەنار لە مانگەکانی دواترە بخێتە بازار زۆر باشە. هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە لە عێراقا بە هەنار بەناوبانگە و ئەو هەنارە لە سنووری هەڵەبجە هەیە، باوەڕ ناکەم لەو شوێنی دیکان نییە. تایبەتمەندی هەناری هەڵەبجە نێخۆش شیرین بە هەموو شێوازەکانی، اینجا جەوەکەشی زیاتر لەبارە بۆ هەنار هەڵەبجە. والله بۆ دەرەوەیش ئەفرۆش لێ دەرۆن تەبعاً بۆ محافەزەکانی تر پارێزگاکانی تر، بەڵام حکومەت ئەگەر بیتوانایە بازار و کاتۆ بۆ دەرەوەی وڵات لەبەرەوە هەناری هەڵەبجە ئەتوانن بڵێن هەناری عێراق دابینەکە هەمووی، هی کوردستان بە زیاتر دابینەکە، هی عێراقیش ئەتوانێت هەناردەی دەرەوەی بکات، بەڵام بەداخەوە کە باسی ئەو شتانەیەکی حکومەت کەڕە لێ. والله هەناری سەدانخۆی سەر چاوەی هەناری مەندەقەی هەڵەبجە و شارە زۆر پێگەی ئاوهەواکەی جوگرافیاکەی یعنی هەر بۆ هەنار ڕەخساوە. ساڵەخانی بڵێن ساڵەخانیمان هەیە، مێخۆشمان هەیە، لاڕەشەمان هەیە بە کوردەکەی خۆمان، سوورە هەنار هەیە، کاراڵی هەیە، شیرینە ئەنواع هەنار هەیە، بەستر ئەوەی کە زۆر بەناوبانگ هەناری ساڵەخان. جۆرمان زۆرە بەجی سەبە پەلەپەلەمە ماینەوە بە ساڵەخانی ئەمە بەڵێ بەس هەمانە لاڕەشەمانەیە، شیرینمانەیە، سوورانارمانەیە، کەوانارمانەیە، زۆرمانەیە ئێمە ئەو هامان باشە، بەڵام بەداخەوە ئەو هەنارە ئێمە بێ بیناسین بە دەرەوە ماقۆلەوە بکرێتە ناو کیسی لایلون لە سلێمانی پارەنەکە. من دێرەوە دەستخۆشی لە وەزیرەکەم کە یارمەتی کۆمپانیاکانەیە بۆ بردنە دەرۆی، ئەگەر نەیبینە دەرەوە چاری ناکرێت. هەناری هەڵەبجە ئاو هەوامان باشە شکل لەخوا بەزیادێ هی ئەوەیەتی کێبیخۆ ئەبێت لە ئاودێرانە زۆر دەقیق بین، ئەگەر بێت و لە 15-8 بەرەژور ئاو بدێری هەمووی هەنار سەرمایە گاومێ تەقێنێ. ئەوە یەکێکە لە هەرە ئەوانەی کە ئێمە بڕێن بەدەمیەوە ئەوەیە تەنزیماتی ئاودێران بزانین چۆن